ئەوان بەردەوامە بن لە پێدانی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان تا ئەو کاتەی توانای دارایی حکوومەتتی هەرێمی کوردستان ئەبێت بەردەوامە بن و ئەوان ئومێدیشیان خواست کە تا ئەمان لەگەڵ بەردەوامی لە دابشکردنی موچەیە بۆی بتوانن پەیوەندیەکان یا ڕێکاری ئامادەکردنی دانیشتەکانی یا کۆبوونەوەکانی نێوان حکوومەتتی ناوەند و حکوومەتتی هەرێمی کوردستان دەستەبەر بکەن چکە تا ئەو کۆبوونەوەی دەستەبەر نەکرێت پێم وایە تا ئێستش من وای بینیم هەموو هەرێمی کوردستان موچەخۆران و ئەوانشی کە موچەخۆریش نین ینی هەموو پێشنیارەکەن یا پێیان باشەکەەوە ئەو دانیشتە بگرێت و ئومێدی شەکەین حکوومەتتی ناوەندیش پیاچوونەوەیە بە داخوازی داواکارەکانی هەرێمی کوردستان و بە تایبەتی ئەوانشی پەیوەندی بە قوت و موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانەوە هەیە ئەوانیش بتوانن ینی ڕێکارێک بگرنەبن کە لە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بێ زۆر گرنگی ئەدەن بەو نۆشە ڕێگایی کە وەزارەتی دەرەوەی ئەمریکا کە ئاماژەی پێکردووە بۆ سەرۆکایەتی حکوومەتتی هەرێمی کوردستان بۆ پشتیوانیکردنی لایەنەکان لە حکوومەتتی هەرێمی کوردستان و لەو کۆبوونەوەیشە ئەوان دڵنیایان کردین کە ئەوانیش لە مەودووە ینی لە ڕۆژانی داهاتووە دەست بەکارە بن بۆ سەردانی لایەنەکان و هەموو لایەنەکانە بینون و داوای ئەواکەن کەوا یەک ڕیزیەکی نیشتیمانی بەهێز لە لایەنەکانەوە دروست بێ بۆ حکوومەتتی هەرێمی کوردستان و حکوومەتتی هەرێمی کوردستانیش پەیامێک بەرێ بۆ بەغدا کە هەموو لایەنەکان ئاگادار بن لەو پەیامەی یا لە ئەجندای ئەو کۆبوونەوەی کە ئەیبەنە بەغداد.